ئەمانە هیچ قیەمە ناگرنە خۆیان بۆیە ئەبێت لەوە بێ لە 100 دڵنیابن لەوە پارتیوێکێتی بێدینن کافرن ملحدن چکە بڕیان بە ئیسلام نیە بە هیچ شێوەیەک مسلمان نی دووهەم دیموکراسی نین بە هیچ شێوەیەک باوەڕیان بە مافی مرۆڤ نیە بڕیان بە مافی خۆیانەوە بەس سێهەم ئەمانە قیەمی عەشائیریان واز لێ هێناوە ئەمانە عەشایر نەماون چکە پیاوی عەشایر پێی عیبە درۆیەک بکە کە مەوعیدێکی دا خۆی و کوڕەکانیدا بە کوشت لەسەر مەوعیدەکەی ئەمانە لە کوردایەتیش داشۆراون ئەمانە بەرگری لە کورد ناکەن وەکو بە سفەتەی کە تۆ کوردی بەلعکس هەمویان فرۆشت لە 150 کە لە بەرچاوی خۆتان فرۆشتە هەموو جارێکی ژەماڵێمەوە هەر چوار خاکەیان فرۆشتووە خاک و خەڵک و خوێن و خەواتەکەتان هەمویان فرۆشتە بەو کورسیانەی کە هەیەە ئێستا الحەمدوللا بۆ هەموو لایەک ڕوون بۆتەوە ئەوان ملحیدن ئێمە مسلمانی ئەوان پیسن ئێمە پاکین بەخوا دەرپێ کورتەکەی ژێرەوەمان پاکترە لە دەمیان لە دەستیان لە داوێنیان لە خوێنیان دەرپێ کورتەکەی ژێرەوەمان چکە یەک قەترە میزی نابێ پێوە بێژنە من ناتوانین نوێژی پێوە بکەین گومانمان لێ هەبێ بە دەرپێکەماندانی بیگۆڕین بکەین دەرپێکی کە لە پێکەین کەواوت دەرپێکانی ژێرەوەمان پاکترە لە پارتی لە یەکێتی لە ملحیدانی پەکەکە و لە پژاک و لەوانی تر گەیشتە بن بە دەسەڵات یان نەگەیشتە بن بە دەسەڵات ئێمە بۆ هەموو کەسێک ڕوون بۆتەوەی کە عەقڵی هەیە